خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ناوخۆی ئێران دوو هەفتەی تێپەڕاندووە، بەڵام تاکو ئێستا هیچ کاریگەریەکی لەسەر گەشتە ئاسمانیەکان لە نێوان تاران و هەولێر و سلەیمانی دانەناوە. ئەم بەفرەی بەم دواییە باریوە بازاڕی ئەو دوکانانەی گەرم کردووە کە زنجیری تای ئۆتۆمبیل ئەفرۆشن. سڵاتان لێبێت. خۆپیشاندان و ناڕەزایەتی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دوو هەفتەی تێپەڕاند. ئینتەرنێت و هێڵەکانی پەیوەندیش بە تەواوی لە ناوخۆی ئەو وڵاتە پەخراون. بەو هۆیەشەوە کۆمپانیا گەورەکانی فڕین دەیان گەشتیان بۆ شارە جیاوازەکانی ئێران هەڵوەشاندۆتەوە، بەڵام تا ئێستا هیچ بەرنامەیەک نییە بۆ هەڵوەشاندنەوەی گەشتەکانی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلەیمانی. ئەحمەد هوشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە 964 وت تا ئێستا هیچ شتێکیان بەدەست نەگەیشتووە بۆ هەڵوەشاندنەوەی گەشتەکان بۆ تاران. ئەم سێ ڕۆژە هیچ گەشتێکیان نییە، بەڵام بۆ ڕۆژی چوارشەممە گەشتیان دەبێ. بە قسەی دانا محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانیش سبەینێ فڕۆکەیەک لە شاری سلەیمانیەوە بەرەو تاران دەفڕێت و تا ئێستاش بەرنامەی گەشتەکان وەکو خۆیەتی. شۆفێرانی بار هەڵگر لە هەولێر و کەلار دەنگیان خستە پاڵدەنگی یەک و دژی بێکاری و کەمبوونەوەی کرێی بارەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. دانا سەردار لە ناو گردبوونەوەکەی هەولێر بە 964 وت ماوەیەکە تەواو بێزار بوونە لە دەستکەمی کرێ و نەبوونی بار، چونکە ئەو بار هەڵگرە بیانیانەی دێنە هەرێمی کوردستان لە کاتی گەڕانەوە بە پارەیەکی کەمتر بارەکان بار ئەکەن و ئەڵێت نانی ئێمەیان بڕیوە. وتیشی پێشتر کرێی مەرزی باشماخ لە هەولێرەوە 750,000 دینار بوو، بەڵام بەهۆی ئەمانەوە 325,000 دینارە. کرێی زاخۆش 400,000 بوو، ئێستا بووە تا 200,000 دینار، کەواتە دەڵێت بۆ ئێمە هیچ سوودێکی نییە و وا بڕوات ئەبێ ئۆتۆمبیلەکانمان بفرۆشین. لە کەلاریشەوە سەباح حەمید بە 964 وت لەبەر بار هەڵگری تورکی و ئێرانی کارمان دەست ناکەوێت. ئەمە لە کاتێکدا کتابمان بۆ کراوە ترانزیت داخلی کوردستان دەبێت، کەسی هەر داخل دەبن و هۆکارەکەشی ناسانین. بەفر و بارانەکەی ئەم جارەش باش بوو، کوێستانەکانی سپی پۆش کرد. بەفرەکە هەر بۆ جوتیاران نا، بەڵکو بۆ دوکاندارەکانیش بووتە خێر و بەرەکەت. ئەوە تا لە سۆران بازاڕی زنجیری تای ئۆتۆمبیل بەرناکەوێت، لە هەندێک شوێنیش هەردەست ناکەوێت. ئەلادین برادۆسی فرۆشیارێکی زنجیری تای ئۆتۆمبیلە و 28 ساڵە و کارە ئەکات. ئەو قسەی بۆ مایکی 964 کردووە و ئەڵێت هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ نەبووە، زنجیر لە بازار نەماوە و داوامان کردووە لە چینەوە بۆمان بێت. وەک باسی ئەکات بە تەنیا خۆی بایی 30 ملیۆن دینار زنجیری فرۆشتووە و نرخەکەشی دەڵێت دوو قات بەرز بۆتەوە. هۆنینەوەی قش هەر لە ناو کووردا بام نییە. مۆدیلێکی ئەفریقیشی هەیە واگەیشتۆتە کوردستان. فەرانەک فەرزاد کچێکی ڕۆژهەڵاتی کوردستانە و بۆ فیستیڤاڵێک هاتۆتە سلێمانی. ئەو بە 964 وت ئەم شێوازە داهێنانەی کە پرچی ئەفریقی پێڵێن خەڵکی سلەیمانی حەزیان لێتی، بە گشتی منداڵان و گەنجانیش بە تایبەتی کوڕان سەردانمان ئەکەن. بەشێکیش لەسەر تاشخانەکان ئەیانەوێت فێری شێوازی هۆنینەوەکەی بن. وەکو ئەو خانمەی ڕۆژهەڵات دەڵێت ئەم شێوازە مۆدیلی داهێنانی زۆرە و هەر جۆرە قژێکی کورت و درێژ چەندین مۆدیلی لەسەر دروست دەکرێت. ئەو شەڕ و ئالۆزیانەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری حەلەب بە تایبەتیش لە گەڕەکە کوردیەکان هەیە، کاردانەوەی جۆرا و زۆری لێکەوتۆتەوە. یەکێک لەو کاردانەوانە لە باشووری کوردستان دەنگی ناڕەزایی یەکدەنگ بوون لە دژی ئەوەی کە سوپای عەرەبی سووری لە بەرامبەر گەڕەکە کوردیەکان ئەیکات دەنگ بەرزبوونەوەی لێ دروست بووە، هەم لە سلێمانی، هەم لە هەولێر، هەم لە شارەکان و ئیدارە سربەخۆکانی هەرێمی کوردستان. هەمیان داوای ئەوە ئەکەن کە ئەو هێرش و پەلامارانەی کە لەسەر گەڕەکە کوردیەکانن بە یەکجاری ڕابوەستێنرێت و چونکە بە تایبەتیش هەموو ڕووداوەکانی شاری حەلەب چاو لەسەر نەخۆشخانەیەکە، نەخۆشخانەکە دیارە برینداری تێدایە. ئەوان ئەڵێن بە هەر شێوازێک لێدان لەو نەخۆشخانەیە ئەوە ئەبێتە تاوانی جەنگ. دەنگی ناڕەزایەتیەکان بە بەردەوام لە باشووری کوردستان بۆ ڕۆژ ئاوای کوردستان بەرز بۆتەوە بۆ ئەوەی یەکدەنجیەکی ئەڵێن پێویستە لەو کاتانە یەکدەنجیەکی کوردی دروست ببێ بۆ هەر ئەگەرێک کە ڕوبەڕووی کورد لە هەر شوێنێکی جیهان بێ ڕوبەڕووی بێتەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.